تیمارگەری جەنگی جیهانی دووەم دیسمۆند دۆس لە ساڵی 1990 لەدایک بووە و لە ساڵی 1942 دیسمۆندۆس چووەتە جەنگی جیهانی بەلایەنی ئەمریکاوە کە ئەو کاتە تەمەنی 22 ساڵ بووە. دیسمۆندۆس بەهۆی ئەوەی کە ڕێزی لە مرۆڤایەتی و ئاین دەگرت وەکو شەرکەر هەڵنەبژێردراوە بەڵکو وەکو پزیشک و تیمارگەر هەڵبژێردراوە بۆ جەنگی جیهانی دووەم. دیسمۆندۆس یەکێکە لەو پیاوە بەهێزانی کە ناوی دەبدرێت بۆ مێژوو کە بە نزیکی 80 برینداری ڕزگار کردووە کە دژە وڵاتی خۆی تێدایە و ئەم ڕزگارکردنانەش بە شێوەی زۆر ترسناک و سەیر و قورس و ئەستەم بووە. You gotta be kidding me, Cornstalk. You're kind of bowline, boy, not building a bra. Come on. Ready? Uh-huh. Get up! Doss is still up there. What the hell? He's got chaps on his tail. لە ساڵی 2006 وەفاتی کردووە یەکێ لە هەرەوتە بە نرخەکانی لە کاتی ڕزگارکردنی بریندارەکانی جەنگ کە خۆی دەڵێ هەر کاتێک کە کەسێکم ڕزگار دەکرد و دەموت خوددایە دانەیەکی تر تەنها دانەیەکی تر کە پێی دەبەخشم دیسان دەموت تەنها دانەیەکی تر و بەردەوام دەبووم بەمە سەرکەوتنی خۆم بەدەست هێنا کە زۆرترین کەسم ڕزگار کرد لە کاتێکی زۆر ناهەموار بە دڵناییەوە زۆری ڕزگارکردن و یارمەتیدەرەکانی بە شێوێکی زۆر سیر و سەنجڕاکێش بووە. Please, Lord, help me get one more. Help me get one more. One more. Help me get one more. One more. Help me get one more. One more. لە پاش کۆتایی جەنگ دەستی بە بەخشین و خێر و چاکە کرد. لە ساڵی 2016 فلیمی هەکسە و ڕایج دەرهێنرا کە ئۆزوالد ڕۆڵی سەرەکی دیسمۆندی بینی کە هەمان ئەکتەری فیلمی سپایدەرمان پیاوی جاجاڵوکە بووە. What the hell is your delay, Captain? You're supposed to begin that assault 10 minutes ago. We're waiting, sir. Waiting for what? Private Doss to finish praying for us, sir. Private Doss is praying for you. Who the hell is Private Doss?
Let's go to work.